سڵاو بینەرانی بەڕێز، ئەلمانێت چییە؟ ئەی مێژووی ئەلمانێت لەکەیەوە دەست پێ دەکات؟ لە هەرێمی کوردستاندا لەکەیەوە دەتوانین بڵێن ئەلمانێت سەری هەڵداوە؟ ئایا ئایندەی ئەلمانێت لە دنیای ئیسلام و لە هەرێمی کوردستانیشدا بەرەو چی دەچێت؟ ئەی لە ئێستادا چ جیاوازیەک هەیە لە بینی حەزبە ئەلمانەکان و حیزبە ئیسلامیەکاندا؟ بۆ مناقەشەکردنی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک نەوزادی موهەندیسمان کردووە. بەڕێز کاک نەوزاد بەخێر بیت. زۆر سوپاس قوربان. با یەکەم پرسیار هەر بەم شێوە دەست پێ بکەین. ئەو پرسیارە تەقلیدیە کە زۆر جار دەڵێن ئەلمانیەت چییە کە بەلامانەوە پرسیارێکی زۆر سادێ لەگەڵ ئەوەشا زۆر ئاڵۆزە. بەدڵنیایی وایە خۆی زاراوە کە زاراوەیەکی زۆر سەهل و ئاسانە لە سەروتن و مناقەشەکردن، بەڵام کە تێیدا تەفاسیل و قوڵبوونەوە بەڕاستی وەکوتم ئامانجەکانی پرینسیپەکانی و مەوداکانی و بوارەکانی ژیان ئەم دیوی ژیان ئەو دیوی ژیانیش هەمووی لە خۆ دەگرێ و لەسەر خۆشی و بیر و باوەڕەکان و مەبادیئەکانی دژایەتێکی زۆری ئەکرێ و لە دنیای ئێستا و لە ڕابردوشدا ئەلمانیەت وەکو زاراوە بۆ یەکەم جار لە سەدەی دەدا لە سەدەی دەی زاینیەوانێ وەکوڵێن هاتۆتە کایە و هاتۆتە بوون و هاتۆتە وەکوڵێن بەکارهێنان. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوویەکی زۆر دیێرینتر وەکووتم یەکەم کەسێک کە باسی لە بیرۆکەی ئەلمانیەت کردووە بەم شێوەی ئێستاینا بەم تەفاسیلەی ئێستانە دەگەڕێتەوە بۆ پێشزاین لەلایەن فەیلسوفی یۆنانی کۆنەوانی ئەپیگۆر کە حتا تەنانەت ئیسلامیەکان یاخود ڕەوتە ئیسلامیەکان ناوی دەدەن بە یەکەم مولحید لەسەر ڕووی گۆی زەویە کە ساڵی 311 بۆ 270 پێش زاین ژیاوە. دواتر بیرۆکەی ئەلمانیەت ئەساسەن لەلایەن کەسێکەوانێ ساوێرس بن مقەفع لە سەدەی دەی زاینیەوانێ باسی کردووە بەم تەفاسیلەنا. ئەو کاتە وا باسکراوە بە کاهینی کەنیسیان دەوتۆ کاهین خەڵک ناسیوێتی، بەڵام ئەگەر یەکێک کاهین نەبوو بێ یاخود دژە کەهانوتی بوو بێ پێیان وتۆ کەلیمەی سکیولاریزم لەو کاتیا بەکارهاتووە، بەڵام بەم تەفاسیلەی ئەم سەردەمەی ئێستانە بە معنای لادینی نایەت بەو شێوەیە لادینیەت، بەڵام هەندێکیش پێی لێ ڕائەکێشن بۆ بەرەو ئیلحادیشیە بن، بەڵام بەو شێوەیە کە سەرەتا بۆ کاهین و دژە کاهین بەکارهاتووە. دواتر هێنە سەدەی 13 جارێکی کە ئەم وشەیە تەمان سکیولاریزم خۆت جەناب دەزانی وشەیەکی ئینگلیزیە و دواتر لە فەڕەنسی وەرگیراوە ئەویش لە لاتینی کۆنترەوە وەرگیراوە. بەو شێوەیە باسی عالەمیەکە. ئێستا یەکی خەڵتێک هەیە تێکەڵیەک هەیە لە علمانی یا ئەلمانی، طبعا کەلیمەکە ئەلمانیە نەک علمانی بێ لەبەرەوە دنیایی. بەڵێ ئەلمانی یعنی دنیایی، یاخود باسی سەداکە تەمەنەکە نەوەئەکە ئەوانەکە سولالەی ئەو خانەوادەکانەکە یعنی تایبەتە بە شؤون و کاروباری دنیاییەوە. لە سەدەی 13 بەم شێوەیە زاراوەکە کەوتە بەر بڵاوبوونەوە، بەڵام بۆ بە شێوەیەکی زیاتر یاخود بگەڕێنەوە سەدەکانی ناوەڕاستی زاینی لە ئەوروپای ڕۆژئاوایە ئەم چەمکە باشتر ڕوون بووە لەسەر دەستی چەند بیرمەندێکی ئەو سەداکە پێی دەوتێت سەدەی ڕۆشنگەری و تەنویر کە بە سەدەی منطق و ڕابوون و بە ئاگابوونەوەی مرۆڤیش هێتەکایەوە. لە ئەنجامی چیەوە هات کاک دکتۆر؟ لە ئەنجامی ئەڵێ شەڕێکی 30 ساڵەیی لە بینی کەنیسەی ڕۆمانی و کەنیسەکانی کەیە پرۆتستانتی و کاتۆلیکی ڕووی داوە لە ساڵی 1680 بۆ 1648 کە 30 ساڵی خایانوە، وەکو بازەکەن 8 ملیۆن کەس بۆتە قوربانی کە ئەو کاتە دانیشتوانی هەموو ئەوروپا وەکو ئەڵێن ئەمەش ملیۆنە سێیەک یا چارێکی هەموو گۆی مەسەلەن کیشوەری ئەوروپا بوو، ئەوەندە شەڕێکی درێژخایەنەوە بووە. ئەم شەڕە وای لە بیرمەندان و ڕۆشنبیران و منەورینی ئەو سەردەمەکرد بڵین شەڕێکی دینی بووە. بەڵێ حتمما دینی ڕوت بۆ سڕف بووە پرۆتستانت و کاتۆلیک. بەڵێ کاتۆلیک و پرۆتستانتەکان وەکوتمە ئەو قوربانیە زۆرە ئەو خوێنە زۆری کارژاوە یعنی ماڵکاولیە گوێرانیەک بووە. بۆیە بیرمەندات کەوتنە ئەوەی کەوا چی بکەن بۆ ئەوەی ئەم کۆمەلگا یاخود دەوڵەتێک دابمەزرێن کۆمەلگایەک دابمەزرێن کە دوور بێ لە دەسەڵاتی دین لە پیاوانی دینی بە تایبەتی پاپاکانی کاتۆلیک کە خۆتان دەزانن کاتێک کە پرۆتستان جیابووانێ وەکو مەسەبێکی تازە و کراوەتر و ریفۆرم خواستن لە کاتۆلیک ئەمە زۆر دژایەتیان کردن.
بارحاڵ ئەم شەڕا بووە هۆی ئەوەیەکەوە کۆمەڵێک لە زانا و بیرمەندەکان بە نمونەی جۆن لۆکە، ڤۆڵتێرە، سپینۆزایە و کەسانی ترە، حتا سێهەم ڕئیسی ئەمریکا تۆماس جیفەرسن یەکێکە لەو کەسانی کە بە بیرمەندێک وەلایەنگری ئەوە بێت. ئەمان بیرۆکەکان ئەوە بووکە دەبێت دەوڵەتێکی دەستوری دابنژێت، دوور بێت لە دەسەڵاتی پاشایەتی ڕەهایی، وەکو حتا ئەگەر پاشایەتی بێ پاشایەتێکی دەستوری بێ، وە کەنیسە و پیاوانی ئاینی دوورخەنەوە لە سیاسەتی گشتی دەوڵەت. کەواتە بەم پێناسەی بەڕێزت ئەلمانێت ئێوە دەسەڵاتی دینی و دەسەڵاتی سیاسی جا بکاتەوە، واتە سیاسیەکان هەیمنەتیان نەبێ بەسەر دەسەڵاتی دینیە و دەسەڵاتی دینیش هەیمەتی نەبێ بەسەر دەسەڵاتی سیاسیە. بەدڵنیایی و پاک و پوختی کورتەی پوختەی ئەلمانیەت بریتیە لە جیاکردنەوەی دەسەڵاتی دینی لە دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی دەوڵەت و دەوڵەت بێلایەن بکەن لە شؤونی دینیا. بەڵام وەکو جەنابەت قسەکە بکەڕێنەوە سەر ئەوە ئەلمانیەت دین ڕەت ناکاتەوە، بەڵا قبوڵێتی لە فەزای گشتی کۆمەلگایە، چالاکی خۆی هەبێ، وجودی هەبێ، کاری هەبێ، بەڵام ڕێگە نادات کە نە پیاوانی ئاینی و نە دین بۆ خۆی ببێتە دین وەکو دین ببێتە مەزدەری تەشریعاتی یاساکان و یاسا دنیایەکان، و پیاوانی ئاینیش دەسەڵات و دەستێوەردانێکی جدی و کاریگەریان نەبێت لەسەر بڕیاردانی سیاسی. من حەزەکەم یەک وەڵامێکی کورتم لەمە بیتەوە دوایە مەسەر پرسیاری تر. يعني ئێستا بڵین شریعەتی ئیسلامی ئەکرێ لە دەسەڵاتێکی ئەلمانیش مەسەلەن ئێستا ئەحوالی مەدەنی لە هەموو وڵاتانی ئیسلامە بە شریعەتی ئیسلامی چ کێشەیەکی هەیە لەگەڵ دەسەڵاتی ئەلمانی ئێستا کە کراوەتە قانون و بە پێی بڕگە قانون یاساییەکانە یانی خۆی بەپێی هەندێک بەبۆی هەندێک پۆلیانکردن دکتۆر هەم دەوڵەتەکان دەکرێنە سێ گروپەوە. دەوڵەتی ئەلمانی تەواو هەیە، بریتین لەو دەوڵەتانی کە لە دەستورەکانیانە بە سەراحەت باسی ئەلمانیەتیان کردووە و هیچ دینێکیان تحدید نەکردووە لە دەستورەکانیانە. ئەمە دەوڵەتی ئەلمانیا پێوێت. هەندێک دەوڵەتی کە هەیە باسی ئەلمانیەتی نەکردووە لە دەستورەکان، بەڵام دینێکی محەدەدیشی نەکردو بە دینی ڕسمی دەوڵەت. ئەمە لەو بینەیە ماونەتەوانێ. گروپی سێم بریتین لەو وڵاتانەی کە بەڵێ لە تەشریعات و لە دەستوریانە دینی مەسەلەن لە دەوڵەتی ئیسلامیەکان بە زۆربەیان شریعەتی ئیسلامیان کردو بە یەکێک یاخود تاکە سەرچاوی شریعەتەکان. ئەمە پێیان دەوتێت گەلێک وڵاتی کەشمان هەیە لە زمینی مۆناکۆ، یۆنان و هەموو ئەوانێکە بە دینێکیان تحدید کرد، میسر شکلانە، بەڵام وا کەوتووەدا لەو بیناوبینیان نە دەوڵەتی ئەلمانی تەواو نە دەوڵەتی دینیشن، بۆیە پێیان دەوتێت چەمکێکی تازەیان داناوە، پێیان دەوتێت دەوڵەتی مەدەنی. بۆیە ئەمەش بەم شێوەی کە جەنابەت دوتێت بۆ زۆر باشە. دیقەت تدري يعني چ لە دنیای ئیسلام چ لە دنیای غەیری ئیسلام بە تایبەتی دنیای مەسیحی و تەنانەت جوولەکەش پیاوانی دەسەڵاتی دینی زۆرتر دژایەتی ئەلمانیەت دەکەن. بەڵێ وایە. هۆکارەکە ئایا ئەوەیە کە ئەوانیانە دەسەڵاتیان فراوان بێ یا ترسیانە لە دین خۆی یا لە کۆمەلگا؟ باش. خۆی کاکە دکتۆر ئەلمانیات وەکووتم دژی ئەلمانیەت چیە لایەنە ئاینەکانن، دینیەکانن و پیاو ئاینەکانن، ناوەند ئاینەکانن. سەبەبەکەی چییە؟ بەس قسە ئافۆ قسەشە فەرمووی ئێستا حیزبە ئیسلامیەکان خۆ لە ناو گەمەیەکی ئەلمانی دانیانی بۆچی دژایەتی بکەن؟ آخر خۆی مەسەلەکە مەبدەئیە. بۆ نمونە بۆی هەردوو مەبدە ئەسەرێکەکان یا تەشریع ئەسەریچەکان و بنەماکان بکەین و دەری بخەین و بەرامبەر مقارنە بکەین ئەزانین ئەسلامەکانی چییە. لە ساڵی 1896 نووسەری بەریتانی جۆرج هیلیۆ کتێبێکی داناوە. لەو کتێبەیە سێ بنەمای سەرەکی بۆ ئەلمانیەت دەستنیشان کردو. یەک لەوانە کە باسی دەکات بریتیە لەوەی کەوا باشکردنی ژیانی ئەم دنیا پێویستە بە دیدگای و بە ئامڕاز بە هۆکارەکانی مادیە چارەسەر بکرێت. ئەم خاڵە لە بیر مەکە باشە. ئەمە یەک بە لەسەری بۆ خاڵی دومیش. دوو زانست و بەڵگە مەنتقیەکان بلای ئەم بەرزترە لە بەها ئەخلاقیەکان لە بنەما دینیەکان. خاڵی سێهەم وەکو باسم کرد ئەگەر خێرێک هەبێ و چاکەیەک هەبێ بەرامبەر مرۆڤەکان بیکەین دەبێت لەم دنیا بیکەین ڕانەوەسین بۆ دنیا ئەو دنیا. ئەمە سێ بنەمای عیلمادیەتی سەرەکی بوو کە هەموو حرەکە و جوڵانە و حیزبە سیاسیەکان پێیوەستن پێوەی. بەرامبەر ئەم دین بۆچی دژایەتی ئەمەکە؟ دین حتەنانەت وەکوتم ئەلمانیەت دینیا دەسەڵاتی دینی دەسەڵاتی حتا نەوەڵا هەر تەشریعاتی دینی هەیە. بۆ نمونە ئیسلام کە نزیکترینیان و دینی هەمومانە لە کوردستانە، یەکێک لەوانە کە پیاوانی ئاین و تەشریعات ئەڵێن لەبەرەوەی ئێمە
ئێمە ئیمانمان بە تەشریعاتی خوایی هەیە کە نازڵ بووە لە ڕێگەی قورئان و دووهەمی سنەتی پێغەمبەر کە ئەمە دوو دەقی پیرۆزن لەلای هەموو ئیسلامەکان. بەڵام سیر دەکەن ئەلمانیەت بریتە لە فکرە و بیرروبۆچوونێکی مرۆڤ و دەستکردی مرۆڤە، بۆیە ئەمان لای باشە ئایا ناکرێ هەر لە ناو ئەو شریعەتە دینیەوە ئەو معانیە ئێستا شتێکی پێوترێ مەقاصیدی شریعە، یعنی مەقاصیدی شریعە ئەتوانین بڵێن لەگەڵ مەقاصیدە ئەلمانیە دنیاییەکانە جیاوازیی وای نییە لە ڕاستیە. بۆ نمونە کاتێک کە زینا و ئەوانە حرام ئەکرێ خۆ لە شوێنی تریشار حرامە بۆ معنایە زیناکە بەڵێن ئاهیرات و ئەو شتانە خراپانەیە کۆمەڵشتی تر. ئەجا لە ئیسلامیشە ئەو شتە دنیایەنە هەموو بە شێوازێکی دنیای هەڵکراوە نەکراونەتە قیامەتەوە. بۆ نمونە تۆ ماڵێکی خەڵکە خۆی خۆ ناڵێ چاوەڕێکە بۆ قیامەتە بێ لەم دنیای بی تا سزای خۆت بدرێ، یعنی ناکری ئەمە جێ بکرێتەوە لەناو ئەو تشریعاتە وەک ئێستا کە لە وڵاتانی ئیسلامیدا هەیە. آخر با ئەو خاڵە لەبیر نەکەین کاک دکتۆر، هەموو دیانەکان بە مەسیحیەت بە یەهودیەت بە ئیسلاموانێ پەیوەستن بە دەقە پیرۆزەکانەوە، دەق هیچی لەگەڵا ناکرێ ناگۆڕێ. بەڵام سیرەکەی بنەما و بیر و باوەڕە ئەلمانیەکان بیر و باوەڕی مرۆڤن دەڵێن دەکرێت بیگونجێنین لەگەڵ سەردەم و گۆڕانکاریەکان و پێداویستەکانی ژیان و کۆمەلگایە. ئەمە فەرقەکەی مەتاتێتێک لە ئەلمانیەتە هەیە، بەڵام خۆ دەزانی جمودیەتێک هەیە لە دەقە پیرۆزەکانە کە هیچی لەگەڵا ناکرێت. خاڵی دووهەم تێڕوانینی ئەلمانیەت کە ئەمەش خاڵێکی جیاوازیە لەگەڵ متەدەین و دینەکان بێتەوە گشتیە، ئەمان وا دەڕوانە چارەسەری هەموو کێشەکانی ژیان و کۆمەلگا و کەون و کائینات بە بیرروڕا و بە دیدگایەکی مادی بیرەکەنەوە. بەڵام ئەمان نا ئەڵێن ژیان و مرۆڤ و بوونەوەر و زیندەوەر لەم کەونەیە لایەنێکی مادی هەیە ڕاستە، بەڵام لادەیەکی ڕۆحانیشی هەیە کە پێویستەکە بۆ بکەین. بۆیە ئەمانە جیاوازیەکانن، بۆیە ناگەنە یەک بەریەکەکەون لە هەندێک وێزگەیە. بابینەوە هەرێمی کوردستان پێت وایە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوتێک هەبێ پێی بوترێ ڕوتی ئەلمانی یا ئەحزابێک هەبێ پێی بوترێ ئەحزابی ئەلمانی؟ خۆی بە دڵنیاییەوانێ وەکوتم ئەوە بنەماکانی علمانیمانزانی بنەمادینەکانیشمانزانی لە کوردستانە. ئەوەی جابا ئەگەر مێژوێکی کورد باس پێم بۆ ئەوەی لە بیرمان نەچی ئەلمانەکەی هاتۆتە کوردستانەوە، کوردستان بەگشتی کوردستانی باشووریش جەنابتان نەزانن بۆی بگەڕێنەوە مێژوێکی کورد شۆڕشی فەڕەنسا 1970 و دوای ئەویش 1848 بزوتنەوەیکی تونترەوی نەتەوەیی لە ئەوروپا بە تایبەتی لە ئەڵمانیا لە ئیتالیا سەری هەڵدا، تورکەکان بە تایبەتی حرەکەی تورکی ئیتیحاد و تەرەقی نەبووە لە پێشا، پیان وتووە ئیتیحادی عوسمانی لە ناو خلافەتی عوسمانیا کە کۆنتر بوون، زۆر معجب بوون بەم ڕەوتە ئەڵمانیا ئیتالیا نەتەوەیە تونترەوانە. بۆیە بەنهێنی ئیشیان کردو لە خلافەتی عوسمانیە تا ساڵی 1989 کە ئیتیحادی تەرەقی باڵە دامەزرا بە ڕسمی وەکو حیزبێک ڕێکخراوێکی سیاسی نهێنی کاری کرد و خۆشتان دەزانن لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووهەما بوو ساڵی 1996 وەکو بڵێ ئینقلابێکی شکست خواردویان کرد و سەرکەوتو نەبوون، بەڵام لە ئەخیرە ساڵی 1989 سەرکەوتو بوون و خەلیفەیان لا برد و کەنارگیریان کرد و دەسەڵاتێکی عیلمانیان دامەزران. ئەوان زۆر معجب بوون بەمە. کاتێک کە ساڵی 1989 کرانەوەیکی تەواو لە دەوڵەتی خلافەت دەوڵەتی عوسمانیا ڕوویە تازە تورکیای فەتات لەو چوارچێوەیە کۆمەڵە و ڕێکخراو و حیزبی سیاسی دامەزرا و لەوانش بە تایبەتی سەرەتا تورکەکان بوون و تەنانەت لە تورکەکانە دوو کەسایەتی زۆر گەورەی کورد عەبدوڵڵا جەودەت و ئەوە چێسکوتیان پێوت ئیسحاق سکۆتی، هەردووکیان لە دامەزرێنان وەکو بڵێ عوزووی مەکتەبی سیاسی بوون و کوردیش بوون. دوای ئەوە کوردەکانیش بۆ خۆیان لە ساڵی 1930 کەوتنە خۆ بۆ پێکەوەنانی کۆمەڵە و ڕێکخراوی سەربەخۆیان کوردی تەواو وابوو لە ساڵی 1930 تا هیوای کورد و دەنگی کورد دامەزرا. ساڵی 1927 حیزبی استیقلال و خۆی بوون دروست کراکە لەلایەن کۆمەڵێکەوان، یەکێک لەوانە جەلادەت بەدرخان و کامرات بەدرخان و ئەوانە بوو. ئەمە سەرەتا بوو بۆ هەم سەرهەڵدانی بیری نەتەوەی کورد و وەکوڵن لەم بیرە نەتەوەیەوانێ بە ئیسفادەکردن و بە ئیعجاببوون بە بیرروڕا ئەلمانیەکان ئەلمانیەت لە کەواتە مێژووی سەرهەڵدان لە کوردستانە دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 20. دواتر لە باشووری کوردستانە یەکەم حیزب کە دامەزرابێت جەناب دەزانی حیزبی شیوعی بۆ 1934 دوایەوە حیزبی هیوا دامەزرا و ساڵی 1939 دواتر لە ڕۆژهەڵاتە حیزبی دیموکراتی کوردستان 1946 و لە کوردستانیش 1946 ئەمانە ناو بنین حیزبی ئەلمانی بەمعنە ڕاستەکەی ئەلمانیەت یاخود دقت بین لە کوردستان، ینی کوردستانی گەورە چ لە باکوور لە خۆرهەڵات لە باشوور ئەبینین ئەوانەی سەرۆکایەتی ئەو
بڵین حیزبانەکەن یا ئەو شۆڕشانە ئەکەن کە کورد هەڵی گیرسانەوە بە کاریگەری ئەو حیزبانە پیاوانی طریقەتن شێخانی طریقەت یا مەلان قازی محەممەدمانەیە شێخ عوبەیدڵا لە کوردستان مەسەرن لە کوردستانی هەرێمی کوردستانی باشوور شێخ ئەحمەدی بارزانمانەیە دوای و عیلەی بارزانیمانەیە کە عیلەیەکی دینی بوون لە ڕاستیە یعنی چۆن ئەم تەناقوزە ئەم پارادۆکسە لێک بینەوە خۆی ئەبێ وەکو دکتۆر جان ئەبێ حقیقەت و ڕاستی و مەسلەی کورد جا بکەینەوە لە مەسلەیەکی تورک فارس عەرەب ئەوان دەوڵەتیان هەبووە و وەکو ئەڵێن گەلانی سەردەست بوون وڵاتی ئێمە لەو سەردەمانەشە هەر کوردستان داگیرکرا بوو بۆ خۆت جەناب دەزانیت دابشکاری کوردستان دەکرێتەوە بۆ شەڕی چاڵدێرانی 1514 1639 کامە یەکەم جار بوو و خۆشتان دەزان بەشە گەورەکەی کوردستان لە ناو خلافەتی عوسمانی بوو بەشە بچووکەکەی لە دەوڵەتی ئێران و قاجاری ئەوانەیە بووە بۆیە حرەکەی کوردی بزوتنەوەی کوردایەتی هەمیشە تایبەتمەتی خصوصیەتێکی خۆی هەبووە ئەو شۆشانی کە جەنابت باس کرد بە قیادی ئەو پیا و ئاینیانە پاڵنەری سەرەکی ئەوان ئەلمانیەت نەبووە ئەبێ ئەوە جێ بکەینەوە پاڵنەری ئەوان ڕزگارکردن و سربەخۆبوون و دامەزانی دەوڵەتی کوردی قەومی کوردی بووە و دواتریش ئەگەر جوو بێتە قاڵبی ئەلمانیەتەوە بەوەی کەوا حتا نەچۆتە بابی ئەلمانیەوە بۆ نمونە شێخ سەعیدی پیران خۆ یەکێک لە مەزهەبەکانی ئەوە بووە کە دژی دەوڵەتی ئەلمانیەتەوە تورک بووە مەسەڵەن عایلەی بەدرخان لەگەڵ شێخ سەعیدی پیران نەبوون لەم شۆڕشەیە بەڵێ خۆی بالفعل ئەوەیە یعنی هەموو ئەوان وەکوتم مەسلەی کورد و بابەتی کورد و شۆڕشی کورد بریتووە لە مەسەلە قەومیەکە بەڕاستی دواتر ئەم شخصیاتە ئاینیانە ئەم پیا و ئاینیانە وەجهێکی ئەوە بوون و دەمڕاز بوون و خاوەن پێگەیەکی جەماوەری نفوزی عەشایری بوون هەموو ئەوانە ناوچەی بوون بۆیە خەڵکیان لێ کۆبووەتەوە لەبەر ئەوە بەڕاستی ئەوە حاڵەتێکە کە لە ئەلمانیەت لە کوردستانە وەکوتم لە هەر چوار پارچەکەیە لە ئەنجامی دروستبوونی حیزب بەس دوای ئەوەش مامەستانەوەزێت مەسەلەن لە شۆڕشی کووردە هەر لە هەفتاکانەوە لە شەستەکانەوە تا ئەخیری تەنانەت مەسەن کەسێک وەک جەلال تالەبانی خانەوادێکی ئاینی بەڵێ وایە پێت وایە ئەوە شەرکاریگەری هەر لەو کاریگەری بۆ ئەو عیلانە خوێنەوار بوون بۆیە زۆرتر توانیوانە ئەوەش قسەیەکی زۆر تەواوە خۆتە زانن یعنی خوێنەواری لە هەرێمی لە کوردستانی گەورەیە لە کۆمەڵگەی کوردەواریە بە ئێستاشەوە لە هەن لە وەکو بازەکەن لە کوردستانی باکوورە ئێستاش هەندێک دێهاتێ لەبەر سیاسەتی تۆقاندن و زوڵم و چەوسەواری و ئەوانە خوێنەواری و مەکتەب و قوتابخانە نەکراتەوە بە زۆر یعنی کەم کەس توانیوێتی من بیرماوە جەنابیشت بیرتا تا ساڵی شەستەکانیش بە ژمارەی پەنجەکانی دەست خەڵکی سلێمانی ئەژمێرا کە ئەچوون بۆ بەغداد زانکۆ تەواو بکەن لەبەرەوە حاڵەتەکان حاڵەتی مادی بووە چەوسانەوە بووە مەسەلەن گەلێکی ژێردەستە بووی بۆیە ئەو عائلانە وەکو جەنابت فەرمووت خوێنەوار بوون عائلێکی خوێنەوار بوون لە ڕووی دیانەت ئەوانەوە سەقافەتێکیان هەبووە جیاوازیەکیانە بۆ دنیای دەرەوەیان باشتر بینیوە ئاسانتر چوونەتە دەرەوە مەسەل مەسادری خوێندنەوەی غەیرە دینیان خوێنێتەوە هەموو ئەمانە وای لێکردون باشتر تێبگەن و حسی قەومی و نیشتیمانی و ئەوانیان لەلا زیاتر بێت لە خەڵک باشە با بێمە ئێستا با بڵین لە دوای هەفتاکان و سەر هەڵدانی کۆمەڵی ڕەنجدەران و تا ئەمڕۆ پێت وایە ئەمە حیزبانە بۆ معنە ئەلمانیایە جۆرێک لە تەقلید لە لاساییکردنەوە لە نازانم چیناوە بنێم ڕاستە وڵا بە خۆیت بەداخەوە ئێمە لە ئەم بە هەرێمی کوردستان باس بکەین و لە کوردستانی گەورەشا باس بکەین دەسەڵاتێکی خۆماڵی کوردیمان لە دوای ڕاپەڕین ساڵی 91ەوە دەستکەوتووە و ئەلحەمدولیلا تەمەنی 32-33 ساڵە بەڵێن دەسەڵاتێکمان هەیە لە ناو چوارچێوەی دەوڵەتی عێراقی فدرالیدا بۆیە ئەتوانین لەو سەردەمەوانە باسی ئەوە بکەین کە هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو نوێنەراتی ملەتی باشوور و بە تایبەتیش دوو حیزبە گەورەکەی یەکێتی پارتی دیموکراتی کوردستان لێرەیە خۆیان وەکو جەنابەت پرسیارەکەی پێشوو هەمووان لە ژێر چەترە گەورەکەی ئەلمانیا کار دەکەن و دەچن ژێر ئەو چەترە گەورەوە بەڵام بە ناونیشانی جیاواز مەسەلەن یەکێتی و پارتی خۆیان بە دوو حیزبی قەومی دانێن مەسەلەن پارتی حیزبێکی قەومی محافظکارە سیر دەکەین لە یەکێتی خۆی دادەنێ بە پارتێکی قەومی یاخود حیزبێکی قەومی پێشکەوتنخوازی دیموکراتی سۆشیال دیموکرات و دیموکراتی باشە لە پاڵ ئەوانە تاوان جا ئەکرێنەوە ئەمە حیزبە قەومیەکان حیزبی چەپمان هەیە حیزبە چەمەکانیش دابەژە بن بە ئیشتراکیەکان و بە مارکسیەکان ئیشتراکیەکان خۆتان جەناب دەزانی ئێستا تینشمانی کوردستان سۆشیال دیموکراتی قبول کردووە حیزبی ئیشتراکی سۆشیالیستی کاکە حەمید حاجی مەحموودمان هەیە حیزبی ئەحمەد کێشانمان هەیە چەند حیزبێکی کەشمان هەیە ئەوانن کە هەر لەسەر ساحەکە مارکسیەکانمان هەیە بۆ خۆتان دەزانن حیزبی شیوعی عێراقی و دواتریش لە ساڵی 92 حیزبی شیوعی کوردستان بەڕەسمی دادەمەزێ ئەم دوو حیزبە بە تەواوەتی دەچنە خاڵبی ئەلمانیەتەوە بۆ لەبەرەوەی یەکەمیان خۆیان دادەنێن بەوەی کە ئیمانیان
بە مادیەت بیر دەکەنەوە جەناب دەزانی و وەکو وتمان یەکێک لە بنەماکانی ئەلمانیا بریتە لە چارەسەر و ئەوانە شیعەکانیش نوێژەکەن بەعزێکیان ئەچن بۆ حاج وەڵای ئەو مفارقەی مێژووە یعنی ئێمە قسە لەسەر ئەشخاص ناکەین بەڵام وەکو مەبدا ئەوان حتا لە مەبادی و لە ئەدەبیاتی حیزبی شیوعی عێراقی کوردستانی خوێنەوەتەوانەیە ئەوان هەموو دینەکان ڕەفزەکەن و مەقولە مەشهورەکەی مارکس هەیە ئەدین ئەفیون الشعوب بە هەمویانەوە بە مەسیحی و جوولەکە و ئەویشەوە گرێتەوە بس کاک بمبرە کاک نەوزەر ئێستا بچۆرە جنوب سێرەکەی لە ژۆژی شهيدكرني حسين مقري حزبي شيوعي شوكو مقري حزبي دعوة فرق رجل واسع قصنا يعني والله مفارقيش زياتر يشك لو حزباني كتحالفي لقى المقتدى حزب شيوعي عراقي لو شو بلين يعني والله وكوتم يعني إما أقل لسر مبادئ قسم كين لسر أشخاص ومواقف سياسي باقسنا كين راس أوانا مفارقات نابية بلا وكوتم أويك نمايندي علمانية دكا بطواتي حزب الشيوعي كان لبرا وكوتم إيماني بدينيا وأشيويد نمينيا ودصلاتي نمينيا ببيواني آيني شوا ودو تنانت هندي جاد پێ هەڵدەکێشن بۆ ئیلحادیش و بڕوانەبوون بەبوونی پەروەردگار و خالقێکیش باشە و تەنانەت هەموو دینەکان و بەتایبەتی دینی ئیسلامیش و پیاوانی ئاینیش دادەنێت بە ڕەجعیەت لە کۆمەڵگای کوردەواریە و هەمیشە دادەستی دەسەڵاتداران و چەوسێنەران و بۆیە بەڕاستی ئێستا ئەگەر بین ئەلمانیەت تەنها وەکو ئەڵێن حیزبە شیوعیەکان ئێستا ئێمە لێرە لەم زۆنەیە لەم بڵێم هەرێمی کوردستان مەبەستمەکە ئەڵێم زۆن حزبی ئیسلامیشمان هەیە ئەمە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوە کۆمەڵی دادگەری و إلى آخره بزوتنەوەی ئیسلامی حزبی وەکو وتمان ئەلمانیشمان هەیە کە یەکێتی و بڵین پارتی هەر گەورە حیزبەکانن یعنی ئێستا کەسیریان ئەەکەیت چوەک پەروەردە چوەک مەواقفی سیاسی چوەک بیرکردنەوە زۆر جیاوازیەکیان نییە حتا لە ڕووی دینیشەوە یعنی ئەوەی سەرۆکی حیزبێکی دنیایی با بڵین پشتیوانی کابراایکی سەلفیەکە ئەوە حزبێکی ئیسلامی ینی چۆن بڵێم ئەم جیاوازیە هەیە خۆی وەکوتم حیزب عیلمانەکان لە 100% پێرفێکت عیلمانی نین و ئیسلامەکانی ئیسلامی نین لەبەرەوەی خاڵی مشترەکیان بەس پێتوانێت ئەلمانێتێک لە دنیای ئیسلامە بەڕێوەیە کە ئەو دوو ڕەوتە دینیە محافظکارە لەگەڵ ئەو ڕەوتێک کە پێوترا ئەلمانی وردە کەونە ناوەیەک تەفاعولێ بکەن ڕەوتێکی نوێ دروست بێ کە ئەلمانێتێکی بڵین گونجاو بۆ دنیای ئیسلام وەڵا بەداخەوە زۆر بیرم لەو پرسیارە کردوانێ لە پێشترا بەڵام سێر دەکەی ئیسلام بۆ معلوماتە ریفۆرم لە ئیسلامە لە سەردەمێکی زۆر دەستی پێکردو ریفۆرم یەکێک لەوانە جەمالەدینی ئەفغانی و سەید قوتب و ئەوانە بنەما و بیر و باوەڕی زۆر باشیان هەبوو بۆ ئەوەی کەوا ئیسلام وەکو ئەڵێن ریفۆرمێکی دینی لەناو ئیسلامە بکەن بەو توندوتیژەی جاران و سەردەمی سەلەفیەکان نەمێنێتەوانێ ئوسوڵەکان بەڵام سەیر دەکەی بەداخەوە یعنی ئێسەکانە لە ئەفغانستانە هێزێکی وەکو تالیبان و قاعیدە دروست بێ زۆر توندڕەون داعش دروست بێ زۆر توندڕەون ئێران لە تەنیشتمانەوانێ زۆر توندڕەون لە دەقا ئیسلامیەکانە بۆ بەڕاستی ئەو قسەی کە جەناب دەڵێ خۆزگە وا بواە بەس بتوانێت ئەو ئیسلامی ئێستا ئەیبینین لەناو خەڵک و لەناو ئەحزابیشە زۆر جیاوازە لە ئیسلامی 100 ساڵەوە پێش ئیسلامێکی کراوەترە خەڵک دەتوانێت ڕاستە خۆی تەسیری گۆڕانکاریەکانی دنیا پێشکەوتنەکانی دنیا پێداویستەکانی دنیا ئەمەوە ئەکا کە دنیا وەکو وتم حیزبە ئیسلامیەکانیش وەکو ئەوەی کە زیاتر ئیحتیمام بەم دنیا بدەن و تەنانەت دیانەت کاکە دکتۆر یعنی بیرمانەچێ بۆ خۆم و خۆشت بۆ هەموو تاچێک لە کۆمەلگای کوردەواریە ئێمە بەعام هەمومان لە کۆمەلگایکی ئیسلامیا گەورە بووین دیانەت بریتێ لە پەیوەندیەکی ڕۆحی لە بینی خوای گەورە و لە بینی عەبدەکەیە و حتا ئەلمانەکان ئەڵێن پێویست ناکە بە ئاشکرا بکرێ پێویست دەکا ئەو پەیوەندیە بەنهێنی بێنێتەوە لە بینی خودی عەبدەکە و خوایە با من دوا پرسیارم کەم کاتمان نەماوە ئایندەی ئەلمانیت نەک لە هەرێمی کوردستان نەک لە کوردستان لە هەموو دنیای ئیسلامدا بەڕووچێت خۆی ئەلمانیت لە دنیادا گۆڕانکاری زۆری بەدەسەراتەوە من بە کورتی ئەڵێم سێ قۆناغی بینیەوە قۆناغی نوێبوونەوە قۆناغی مۆدێرنێتە قۆناغی پۆست مۆدێرنێتە کە بەڕاستی ئێستا لەم قۆناغیاژی لە 2000ەکان و تا ئێستا هەندێک مەسائل هاتوۆتە پێشەوانی ئەسڵەن ئەلمانیەتی سەرەتاش بۆ شێوێ نەبووە بۆ نمونە دیاردەکانی هاوسەرگیری پیاو ژن تەلاقبوونی زۆر بێکاری ئیجهاد لەباربردن کە ئەمانە لە مەسیحیەتی شاقوبوونین لەوەی یەهودیەتی توندڕەوی شاقوبوونین لە ئیسلامی شاقوبوونین بۆ بەڕاستی ئەلمانیەت
ئیسلامیەتیش لەو ناوەڕۆکەی جارانی پێشووی زۆر بە توندڕەوی هاتوۆتەکایەوە و بەکاربردن وەسێ دروشمی سەرەکی لە پۆستمۆدێرنە تا هەکە ئێستاتیایە ئەژین بریتیە لە حوبی تەمەلۆک و ڕابواردن و خۆشگوزەرانی و وەکوتم ئازادی ڕەها کە ئەمانە وای کردووە کە مەسائلە گەورەکانی ئیستیعماری سیاسی و ئابووری و کەلتوری لەبیر براوەتەوانێ ئێستەکانە مەسەلا گەورەکانی ژینگا مەسلەی کارەساتە سروشتیەکان ئەمانە بوونەتە مەسائلی گەورە لە سەر ئاسی دەوڵەت و حکوومەت و حیزبە سیاسەکانە بۆیە ئەم قۆناغە بەڕاستی قۆناغێکی مەترسیدارە لە ئێستاە بۆیە ئایندەیەکی ڕۆشن نابێت نە بۆ عیلمانیەت و نە بۆ ئیسلامیەتیش کە بگەنە وێزگەیەک بۆ وێزگەیەکی تەسامحی دینی و عەقلانی و مرۆڤایی بێنە دیەوە. هەستەکەم زۆر ڕەشبیێنی لەم بارەوە زۆر سپاس یاخوانە زۆر سپاس. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان لە خزمەتی زۆر بەڕست کاک نەوزادی مهندس تا ئەڵلقەی داهاتوو میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ.